ئەمڕۆ ئێمە لە بابە گۆرگۆڕین، شارێک هەموو جیهان دەژێنێت و خەڵکەکەشی لە ژیانێکدان دار و بەردی ئەم شارە بەزەییان پێدێ. لە کەرکووکی دڵی کوردستانین، بەدڵ هەسمان دەکرد دڵی کوردستانە، بەڵام بەچاو نا. خێزانی ئەم جارەمان کەم دەرامەتێکی ئەم شارەیە. دەچینە ماڵیان و ژیانێکی نوێیان پێدەبەخشین. یەکەم جار بەبێ ئاگداری مام ڕەحیم دوو کلیلمان خستە نێو گیرفانیەوە و دەست بە گفتوگۆ یەکەمان دەکەین. مام ڕەحیم خۆت ئیشی چایشێتیەکەی وانە؟ بەڵێ. بەڵێ چەندێکە ئیشی چایشێتیەکەی؟ من لە شەستەکانەوە چایچیم چایچێتیم کردووە. لە شەستەکانەوە تر وازم ئاوردووە لە کەبابخانەیشمە کرد سەردەمێ، دوای گەڕامەوە عینان چایچێتێکە. منداڵەکانت تەمەند درێژ بن ئینشاڵڵا. وابزانم ژیانخان نابینێ وانە؟ نابینێ. هەر لە زگماکیەوە بووە یان ینی تازە وای لێ هاتەوە چۆن بووە؟ مەڵایەوە سەرەتا چۆنی ژیان؟ سەرەتا یەکەم جوای بینی باش بوو ینی؟ باش بوو. لە کێوە؟ دوای ئەمەلیاتێکی کرد جێش بوو لەکە لەبانی بوو لایەندا ئەلەساس ئیتر دوایی یەک جا نەبینە. ئێستا هیچ نابینێوانە؟ لە مستەشفاهینیش کردی. هەموو جارێک ئەوژی جار بەجار یان؟ وڵات لەمانی یەک و دوو ئەلم وەختە واملیات. حەزەکەی بچی لە مەکتەبا بخوێنی؟ من نووسین نازانم. نووسین شتی وا نازانم نەوەڵا. خوێندنی نابینیان هەیە؟ قوتابخانەی نابینیان. بۆیە پێمان خۆشە ژیانخان بەرداوامی بدە بە خوێندنی خۆی، وەکو هەموو هاوتەمەنەکانی خۆی بچێت لە مەکتەب بخوێنێ لە قوتابخانەی نابینیان. ئێمە هەموو کاروبارێکی بوان تەرتیبمان کردو و دەچێت لە مەکتەبی نابینیان دەخوێنیتن. دەچی حەزەکەی لەوێ بخوێنی وانە؟ ئەوانە نووسینن. نە بەس فێربوونەکەیە. پێتان خۆشەوانە؟ هین خوێنەواریە؟ بەڵێ. ئەگەر خوێنەواری بێ باشە. با بێنە سەر باری گوزەرانتان. کەی چ وەختێک وەزعی ئابووری و داراییتان زۆر خراپ بووە؟ وەڵا هەر وەختی کۆرۆنەکە لەبەر کرێخانەوەکە خراپ بوو. ئەنیا خواردن و شت هەبوو، بای خۆی هەرا بوو. بای خۆی مەبەستت چییە؟ یعنی هەر ژەمێکتان نەخوارد هەر ئەوایان چۆن؟ ئیتر باش بوومان، خەڵکی ئارمەتیمانیدا لە برنج پشت بۆمانیان سن و بۆمانیان هێنا. ڕەنگە یان لەم تەمەنەدا ئیشکردن زۆر قڕز بێت بۆ کەسێکی وەکو بەڕێستان. مرتاحی لەو ئیشێکی ئێستایەکەی؟ مرتاحم کە بۆ ئیدارای مناڵەکان نامەوێ احتیاج بن. تۆ نامەوێ احتیاج بن ئەوەڵ خوا. چونکە بۆچی مرتاحم؟ ئەمانە بەخێوەکەم. احتیاجی زۆر ناخۆشە. الحەمدولله ئێستا چەندێ دانیشتم
يعني عزز بوو من لەخۆم بۆ ئیش نییە هەتا ئەم ئیشم دۆزی لەخوا بەزیات بێ سەماعیشە دەمانش الحەمدلله شکر پێش وەخت کۆرۆنەکە شاگرد بوو چایخانەکەیان تێکدا کۆرۆنە هاتە شارە چایخانە تێکدا چایخانە تێکدرا ئیتر ئەمما هەتا مانگی سێ پارەکە ئەنجا خۆی ئینی دانایەوە چایخانەیەکی سەفەری دانایەوە پێشان هەر شاگرد بوو الحەمدلله ڕۆژی بە 10,000 شاگرد باشە ماعیشە دەمانە بم بەڕێگایە جمعان ئیش ناکەم ڕۆژەی 10,000ێکمان هەیە نەخوا بە زیاد بێ 150 بۆ خانووە خانووەکەش 150 مانگی مۆلی دەش تقریب 100 خۆیدا لە ئەوە نامێنێ بۆمە الحەمدلله ئەگەر نەبێ ئەوە داهینترە بێ تۆ ئێستا مەسەلەن ئەو چایخانەیە هەیە الحەمدلله شکر ئێستا مەسەلەن لە 6 ڕۆژ یەک شەو لێمەوە بازار 1.5 ڕەمەزان بەس دوای ڕەمەزان لە 4 چایخانەکە کەمەوە هەتا سعات 11 لەونی و 11 ئیمزا لێمەوە بۆمە هیچ جارێک هەبووە بۆ نمونە ڕەنگە هیچ شتێک نەبێت وا لە پیاو بکات لەگەڵ خۆی بگرێت هیچ جارێک وات لە هاتووە کە بگێ وەزعەیەک بڵێ یعنی بۆ خۆت بگرێ بڵێ بۆ من لە وەزعەدامە یا من چی بکەم بۆی من وەز ئەم هەنێک باش بێت یان شتێکی ئاوایی هیچ جارێک وات لە هاتووە بەڵێ خەفەتم خواردووە ئەوشتمە خوای لێت بەزیاد بێ الحەمدلله فەقیری یان هەژاری فێری چی کردوون؟ وڵا فێری چی کردوین فێری یعنی اقتصادی کردوین فێری مقایەتی ماڵی کردوین ینی ئیتر فەقیری عیب نییە خۆشە فەقیری خراپ نییە ئیتر ژیانێکە خوادایەتی نابێ هین بیت لێ دەتەوێت چی بکەی پێشەوەی لەم ژیانە بڕۆیت؟ دابینی کە مەسەلەن خانوێک هین خۆم بێ بۆ منداڵانە ئەو وەختە ئیسراحەتەکە ئەگەر خانووی خۆم بێ خانووی خۆمان بێ کەس ناڵێ بڵێ دەرچوو وایە ئەگەر کرێچی بی بەرەوەڵە بەیانی ئەوەز بێ خاوەنەکەی تێڵێ دەرچوو وایە ئەگەر خانووی خۆت بێ بۆ خۆت ئیسراحەتەکەی ئەمانەش ئیسراحەتەکە ئەو ڕۆژەی کە دادەنیشی ئاوا لەگەڵ منداڵەکانت لەگەڵ خێزانت کلیلی خانووەکەت لە ناو گیرفانت دابێت چه هەستێکت دەبێت؟ ینی چۆن ئێستا مەسەلەن کەیفم هات خانووم بوو تۆ هەرۆیە وایە؟ وایە یعنی ئەگەر ئێستا کلیلی خانووەکەت لە نێو گیرفانتدا بە زۆر زۆر دڵخۆش دەبووی؟ ئەی چۆن؟ ئەمانش دڵخۆشە بن ئێوەش دڵخۆشە بن وانە؟ حتمان چۆن ئەگەر پێت بڵێم ئەم گیرفانەی چەپت شتێکی تێدایە ئەگەر دەستت بوو ببەی لە ناو گیرفانەکەتدا کلیلێکی تێدا کا دەربێنە بەڵێ کلینە پێت وایە چی بێ؟ وڵاهی نازانێت ئەوە کلینە کا بەرزکە ببینم؟ بەرزکە با ببینم؟ دادەخانەوە کلیلی چییە؟ ئەمە کلیل قاپی حەوش و ئەمانەیە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەخێر بێن خوا بچانێڵێ سپاس خانوویەکمان بوو دابین کردوون بە تەواوی کەلوپەلی ناوماڵەوە خانووەکە بۆ ئێوە دەبێتن
لەمە بەدووە چیتر کرێکی نامێنن ان شاء الله و ئینشاءڵڵا لە نێو خانی خۆدا دەژین ان شاء الله پیرۆستان بێتن خۆش بن یاخوا سەلامەت خواگە دەرتان بێت دڵخۆشی دادە بۆچی دەگریێ گەورە گریانی خۆشی هەر لە خۆشیدا بن ئینشاءڵڵا خوش بخوابتان پارێزی دڵت پڕە لە قسە پێم خۆشە قسە بکەیت ژیان دڵت خۆشە ژیان بەڵێ چەند زۆر هەر لە خۆشیدا بن ئینشاءڵڵا خۆش بی سەلامەت بی خوا ئێوەمان لێ نەسێنێ مام ڕەحیم بێدەنگیەکەت پڕە لە قسە پێم خۆشە بیکەیتە قسە والله ئەڵێم ئەوەنداڵم خوا لێتان ڕازی بێ زۆر ئەوە مەسەلەن هینە گەورەتاندا بە ئێمە یعنی شانازیە بۆ ئێمە خزمەت ئێوە دەکەین زۆر زۆر سپاسان سەلامەت دەکەین بن کە یاخوا دەستگای خێرخوازی بارزانیتان قبول کرد خۆش بن یاخوا ئێمە لێرەین بۆ ئەوەی هەرچیتان پێویست بێت خزمەتان بکەین لە ئەم خانووەش پێم خۆشە دادەکەش بزانێت کە هیچ شتێک لەگەڵ خۆتان نابن ئێمە بە تەواوی کەلوپەلی ناوماڵەوە دابین وکمان کردووە یعنی هەموو شتێک تەنانەت جلەکانیش ئێوە بەس بەیەکەوە هەڵدەستین و دەچینە خانووی خۆمان مام ڕەحیم ئەو کلیلا گەر جارێکی دیکە دەربێنی ئەمەیان دوو کلیلە بەڵێ کلیلێکیان هی حەوشەکەیە بەڵێ پێت وایە کلیلەکەی دیکە هیچی بێ وين مثلا جوورەکانە هی قاپی گەورەیەکەیکەیتەوە قاپی ڕئیسی ئەستەناو ژوورەکانە وایە نەخێر ئەی ئەو شوێنەی کە مام ڕەحیم لێ ئیش دەکات دوکانێکمان لەوێ چایخانەیەکمان بوو داناوە لەمە بەدووە لەسەر ئەو مجەمیدە بێسەر و بەرەسوورە ئیش ناکەیت چایخانەیەکی تایبەت بە خۆت دەبێت لەوێدا ئیشی خۆت دەکەیت ئێمە بۆمانی بۆ ئێوەمان دابین کردووە نوژەنمان کردوتەوە و تەواوی کەلوپەلی چایخانەکەشمان بۆ دابین کردووە خۆڕازی بێنێت خۆڕازی بێنێت خوابتان پارێزێ ئێمە مەمنونی دەستگای خێرخوازی بەرزانی ئەبی ئێمە خزمەتتان دەکەین خوا بێدارتان کە زۆر دڵخۆشم بە دڵخۆشیەوە ژیانخان ئینشاءڵڵا دەچێت لە مەکتەب دەخوێنێت لە خوێندنی نابینان ئینشاءڵڵا ئینشاءڵڵا و ئێوەش دەچنە خانۆ تازەکە کامل بچمە ئەو مەکتەبەش منن لە مەکتەبەکەیدا دەجوانیشە خوێنە حتمما لەوێش دەبێ بمێنی ئەوە بڵێ هەر شەمانەیە چۆنە بێنێت قورئان خوێندنەوە بەڵێ بڵێ دەست خۆش بێنەنە ئەوەشیان بەردەوام بە دەچنە خانە تازەکەیان خانوویەکی نێ و توش شوێنە تازەکەت لە کارکردن پیرۆز بێت هیوادارم ئێمە توانی بێتمان کە تۆزێک ئەو بارە قورسەی لەسەر شانتانە هەڵبگرین داوا لێ بردنی شەکەین ئەگەر زووتر نەهات بینیان ئێوەمان پێ نەزانی بێ خۆش بی یاخوا سەلامەت بی بەخێر بێن سەر چاو ژیان چیت هەیە جوانەتان گەورەکەی ئێستا تەواو چیت هەیە بڵێ ژیان واقمان وێمەکە زۆر باشە دووبارە پیرۆستان بێتن خۆش بی سەلامەت ئێمە بەیەکەوە دەچین سەیری خانووەکە دەکەین
خوارازی بێدەتان خوابتان پارێزێ نەمزانێ و کلیلەی چۆن فڕێتاندایە گیرفانم لە خۆشیە گریانمە هات شۆک بووم تاجوب مام چونکی ئێمە نەمانەتوانی ببینە خاوەن خانی خۆمان ئستا بە بۆنەی دەستگای خێرخوازی بەرزانیەوە ئێمە بووینە خاوەن خانی خۆمان هیوادارم هەموو فەقیرێک ئاواتی بێتە دی و داواکارم ئەوانیش تەمەنیان درێژ بێ و خوا بیان پارێزی خەونەکە هاتە دی خانۆکە خوارازی بێرێتە خوابتان پارێزێ شوک و دڵخۆشی مام ڕەحیم و منداڵەکانی بە جۆرێک بوو کە ئەوەندە بێدەنگ بوون نیان دەتوانی تەنانەت 1 و 6 بیدڕکێنن ئەوان هەرگیز باوەڕیان نەدەکرد کە لەمە و بەدووە لەم خانووەدا دەژین مام ڕەحیمیش لە چایخانە نوێیەکەیدا بەدەستە ڕەش و ماندووەکانی چایەکی شیرینی بە خەڵک دەبەخشی